یاخوا بەخێر بە مامەگیان. خۆش بکچم. کچی خۆم حەز ناکەی ماڵەکەت سادا. چی بکەین مامەگیان؟ کچم من لەگەڵ فرەژنیانیم، بەڵام هەنێکات کە پیاو هەقی خۆی بێت ئەبێ ئێمەشدان بەوەیە بنین کە ژن بێنێت کە ئەڵین حەق ئاو ئەوەستێت. خوا گەورەیە. دەزانم کچم ئامەد و بیلە ئەمەش زانی خوا گەورەیە، بەس ئەوەش لەبیر نەکەی ئەموو داچی ئەحمەدی چامان لەوێنەوەکەی خۆمان ببینین لە باوشەی بکەین ماچی بکەین بۆنی بکەین. ئێمە خۆشت دەزانی ئەحمەد تاقانەی چاک خوشکانە دا توش ئەوەندە دەڵێت ڕق نەبی کچی خۆم. دڵم ڕق نییە مامەگیان، بەڵام چێ لە ئەحمەد خۆی ڕازێ بێت. ڕازی نابێت چییە؟ ئەبێ هەر ڕازی بێ. کچی خۆم ئەو ڕۆکە ئەحمەد هاتەوە مارێ ئەتو ئەو مۆزعی ژینانی لەگە باسکە ئیشەڵڵا ڕازی دەبیتن. باشە مامەگیان باشە. زۆر باشە هەستە گولی زارەمە با بڕۆین. بۆکوێ قاوەکە تا بخۆن؟ نانە بەس ئەتو ئەوی لەبیر مەکە کە ئەحمەد هاتەوە ئەو بابەتەی لەگەڵ باسکەوە باش لەبیری نەکەی. باشە یا ئەڵڵا وەرە خوا بەدڵین گۆرەکە ئیشەڵڵا. یا ئەڵڵا کوڕی خۆم شێرەکەی خۆم. باوکە تۆ نازانی وەک دایکم پرچم دابینی دایکم کەنچی دێتەوە؟ کوڕی خۆم دایکت لەگەڵ دایەگەورە چۆ بۆ ئەمڕە ئیشەڵڵا هەفتەیە دێتەوە کوڕەکەم. باڵێ محەممەد زوو پرچە دادێتێناری دادە نێرگزی. ئەی ماشەڵڵا دادە نێرگستان خۆش دێ؟ بەڵێ. ئەی ئافرین. بە کوڕە جوانەکانم وەی ئای داچی داکۆ تەمەند درێژی کوڕە جوانەکەم بەخێر باشی بابا سپاس دەکەم. کوڕم ئۆلۆکێ خۆتان حازر کردی ئەوها ڕێمای دادە نێرگزی. کوڕم 100 جار پێم گوتی ناستە ماری نێرگزی تێگەیشتی؟ کوڕەکە کچەکەم بڕۆنە دەرەوە ئێستا من دێم باشە؟ ئافرین گەوام بکەن. بابا لە پێشەوە منداڵانە ئەو قسانە مەکە. کوڕم ناچی نەفەسیان پیسە. بابا گوناحە وەڵا گوناحە. دوای ئەحمەد ئامۆزامە نێرگز منداڵەکانی لە من خۆشتر دەوێتن. گوناحی چییە؟ تاوانی چییە دڵی مرۆڤەکی وا لێ بکەی؟ کوڕ بە دێمە تاوانمان چیە؟ کوڕ ئەوانە نەزۆکن نەزۆک دوای مندارەکان بە چاو بچیە. کوڕی چێن بەسەری خۆمان بکەین؟ بابا مردن و ژیان بەدەست خوایە ئەوانە هیچ گوناحیان نییە ئەمن هەر دەچم. دەبڕ کوڕم دەبڕ. ئەی قوربانی بم ئێستا دەچین کچی من ئێستا دەچین کوڕی من ئەم بۆ بە پێشکەون. ئەی ئافرین. بڕ کوڕم بڕ 100 دکتۆرمان کرد هەتا ئەو دوو مندارەمان خدا لەو گەورەی خۆت لە چاو و نەفەس بیان پارێزی یا ڕەبی خوددایە. دەستەکان خۆش بوو. ئەحمەد پێی بڵێم ژن بێنێت؟ نانا نایڵم ئەگە ژنێکی کە بێنێت من ئەحمەد لە دەستێم. چیە نێرگز دەتەوێت قسەش بکەی؟ نا دەمادام خەبەرت خۆشت دەدەمێ ئاکام تەلەفۆنی لێو کردم گوتی لەگەر منداڵەکان دێمەکن دادە نێرگزی. خوا بەڕاستە؟ ئەرێ وەڵا دەیاخوا بەخێر بێن. دە باشە هەدیەم بۆیان کڕێەوە چم بۆیانە پێچمەوەیەمەوە. ئەدە باشە چاکەکەی باشە دەکان چن و نێرگز دوو دیاری بچووکم بۆیان کڕێەوە بۆیانە پێچمەوە. دەست خۆش بوو زۆر باشە. ئەوە چیە نێرگز؟ ها؟ هیچ نییە. چێ تەلەفۆن دەکات نێرگز؟ دایکتە. ێ باشە لەو جوابی نادەیەوە؟ ئەمڕۆ لێرە بوون. لێرە بوون؟ لە بە منیان نەگۆ دە جوابی دێوە جوابی دێوە. سەنەودی جوابی ئەمەوە. دەرکەیە هەستا نێرگز بڕۆ دەرکەی بکەوە. باش.